سلااوان لێبێت و ئەم کاتتان باش لە نێو وەرزی هاویندان دیارە پێدان کاژمێرەکانی کارەبا کەم بۆتەوە خواستی زیاتری کارەبا دەگەڕێتەوە بۆ ئەوی کە هاوڵاتیان لە وەرزی هاوین زیاتر ئامێری زیاتردا دەگەیرسێنن ئەمەش هۆکارە بۆ ئەوی کە پێدانی کاژمێرەکانی کارەبا کەم بێتەوە مە قسەی وەزارەتی کارەبای حکوومەتی هەرێمی کوردستانە لێرە لە سنتەری قەزای ناوەندی سۆران دیارە ژمارەیەکی زۆری مۆلیدەی ئەهلی هەیە کە شوێنگرەوەی ئەو بڕەکارەبان کە وەزارەتی کارەبا کەمی کردوتەوە ئێستا ئەوان ڕۆژانە بزانم چەند کاژمێر کارەبا دەدرێت بە خەڵک لێرە ئەحسان سەعدوڵڵا سەرۆکی لیژنەی مۆلدە ئەهلیەکانی سنتەری قەزای ناوەندی سۆران میوانی منە ئەم پرسە و چەند پرسێکی تری ئاراستاکەم کاک حەسەن ئەگەر بێت تێرە سلااوت لێ بێت لە مانجی شەشەوە و ئێستاش لە نێو مانجی حەودداین چەند کاژمێر مۆلیدە ڕۆژانە دەدرێت بە خەڵک کاژمێرەکان کارەبا طبعا خشتەی مۆلدە ئەهلیەکان بەپێ خشتەی کارەبای نیشتیمانی دێتە دیارکردن مانگی شەش حتا ڕادێک واز ئەمان باش بوو کارەبای نیشتیمانی حتا سعدیەک کارەبا هەبوو بەڵام ئێستا لەو وەرزە تایبەت لە مانگی هەفت کارەبای نیشتیمانی کەمی کردووە لە سعدیەک بوو 12 بوو 11 ئەو کات بە جۆرەی خشتەیە وە کارەبای نیشتیمانی کارەبای مۆلدە دێتە دانم کە بوو نمونە مانگی شەش حتا ناوەندێ سعدیەک بووە پاش بوو کە سعات 12 ئەمە یەک سعاتمان زیاد کە لەسەر مۆلدە ئەهلیەکان ئەوە لە 25 مانگێ کارەبا سعات 11 دەکۆژیتەوە لە سعات 11 مۆلدە ئەهلیەکان پێ دەکەن حتا 6 ئێوارە بله يعني تكرا بالروج توانم او بنقول حساب كان بالروج لساعات 11 سال ل 25 مانجا تاكو او كاتيك لقال تانم لساعات 11 حتى ساعات 6 ورق كهربائي مالدي اهلي كان بيدي لما نجي حوت بو نمونه 15 كاژمێر کارەبا ڕۆژانە ئەدرێت 15 كاژمێر كهربائي مالدي دێتە هەون نیشتیمانیان كهربا تقريبا توان بين 1 ساعة ونيف هەوڵاتیان بێ کارەبانە باشە زۆر زار گلەی لەوە ئەکرێت لە کاژمێر 6 بۆ 7 و 20 خولەکی ئێوارە کارەبا مۆلیدە دەپسڕێت ئەم هۆکارەکەی بۆ چێگەڕێن طبعا بخۆ دەزانن 7 ساعت لو مۆلدێک ئیشکردن گەلک زۆرە لەو وەرزە هاوینە گەرما خۆزانن هەر ئالیەتێکی مکانیکی کە ئیش بکات پێویستە ئەستراحەتێکی بدێ بخۆ ئەو 1 ساعت و 20 دقیقەی هەمە لۆوان دادەنین هەر کمیشە یعنی ڕاستی زۆر عاتڵات دروست بووە تەولیدە زۆر مۆلدە تێک چوونە تاثير مولدي كرديا تاثير يعني بارجرانية كزور إخساسا مولدي ولقى خوان مولدي كانش. باشا أو مولدان التواي بغاز إيشكن. تاتسن ساوديري كواليتي بلم أو غاز أكريت كات سن لبارة بو أوي كجينجي دوربر زياتر بيس نبيل لمزيا. سبارات بغاز أما هر زو كنسرا من بو برواتي كشتي نفتو كان زكان السوران کردووە لە ڕێ بەرزقای مەقامیەتی قەزای سۆران ئەوانی شما ئاگادار کردیە داوای فحس پشکنینی گازوئیلی مۆلدەکانی ناوەندی سۆران یعنی ناوەندی قەزای سۆرانمان کردیە طبعا زۆربەیان دەرنەچوونە لە فەحسی بەڕێکاری یاسایی بەرامبەر ڕاداستین غەرامەت دەکردن و ئیجراعاتی تەواو دەلێ وەرگرن هەتا ئێستا هیچ خاوەن مۆلدیەک سزادراوە لەسەر ئەم بابەتە لسر ام بابت تاکو استا نخیر لنوان دی قضا سوران اوای که تا استا بوا آگادار کرنوا بوا اوانش خریکن یعنی جور کوالیتی گازویل که خوی دگورن باشتر بوا پیشان یعنی هر گازک بسعره که ارزانش دست که بوا بکار دینن بس استا باشتره بخوی چاودرن لسر گازویلی که بکار دینن زۆر زار هاوڵاتیان گلەی لەوەکەن کە لە نیوەڕۆیان زیاتر سرکێتەکە فیوز دەکە ئەمە بۆ چێگەن تەماشا جووری فیزکردنەکە دەبێت تێ بگەین هەیە ماڵ هەیە 2 ئامپەر یان سرکتێکی 2 ئامپەری یان 3 ئامپەری هەی بخۆزانی لە وەرزی هاوین پێویستیە موبەردێت ئیش بکات مجەمیدە ئیشکە سەلاجەشکە تەلەڤیزۆنیش هیچ ئامیرە کارەبای باو هەموو ئامیرە بە 2 ئامپەر یان بە 3 ئامپەر ئیش ناکەن گەرما کە ئەوال هەر کێشەی سەرەکی ئێستا گەرما گەرمبوونی سرکت یان گەرمبوونی ئەو جاوەی کە ئێستا مەتێدانە بیتە هۆی داکەوتنی ئەو سەرکەتانە چەند تەوای مۆلدەکانی قەزای ناوەندی سۆران کە جەناب سەرۆکی ئەم لیژنەی سەرۆکی لیژنەی مۆلدە ئەهلیەکانی بێ سەوتن کاتب سەوتن یاخودنا بنسبەت کاتم سەوت ئەوانەی کە ئەمە ئاگادارین
تقریبا ابو زانیاری جناب 114 مولده وکی سنوری ناواندی قضا سوران اما سرپرشتی دکن لوانه حالت هيا كشي ملكي هي او انا مثلا مجال نبوه یان خوان ملک او مجالی ندایت مولدی ببت جوره حتی کشی که 4 سال بیتن اویتر زور به زور دتوانین که کاتمن جوری تایبت به پیرنمایی که لجنه دایت اوان جوره کانه های حاضره مولدج ناو جوره ایشت کنو که مولدش لدر ایش ناکن باشە ئەمڕۆ سی مانگە یەک ڕۆژماوە ئەم مانگە مانجی حوت تەواو دەبێت مانجی تەموز دیار نییە نرخی یەکەم پێری مۆلدی ئەهلی کە چەند دەبێت بۆ نخر استادیار نابیتن کاجمیر کان طبعا نرخ به پی کاجمیر و او کاتی که مولده ایش پیدا کن یعنی دیار دبی بس بو نمونه توانیم برین مانگی 320 ساعت بو طبعا نرخش للای لجنه بالا ل اداره سربخصوران دیار دبید اما لگل آن دانشین نرخ که وقت دیار دبید نرخی کاژمێرێک چەندە بۆ نرخی کاژمێرێک به آمپر تقریبا توانی بین مانگی 46 دینار بو ئەی بۆ ئەم مانگە دیارنیه دەستخۆش چ پەیامێک تێ بۆ هاوڵاتیان والله پیام او اگر هولاتی گلیک هبیتن تتوانن یعنی والله چۆن ئێوە ئاگادارکەن بخو اما موبایل تایبته هی توانم پیوندی با ژماره تلفنکانی لجنه که او پسوله که خوان مولد دادت دستی هولاتیان دو رقم موبایلی لسر رقم موبایل که تایبت لجنه که من نیونر آسایش ناوشارش لگل موبایل لکن و نیونر مقامش لکن ماویش موبایل لکن و لگل اما بخوش سه رقم موبایل لسر پسولکان ده هست هولاتی دتوانی تنگل گازنده هبیتن گلی گازنده هبو لمانگه طبعا لكمي لسر كمي فولتي بوا كمي فولتيجي او كشهر سركي لو ورزه هاوینا گرمای زور گرمبونی مولده دوری حولاتی لا مولده